سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێر پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ئاسایشی نیشتیمانی دەکەین. پرسیارە ئاسەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئاسایشی نیشتیمانی چیە و بنەماکانی چین؟ ئایا هەرێمی کوردستان خاوەنی ئاسایشی نیشتیمانیە؟ لە کاتێکدا ئاسایشی نیشتیمانی وڵاتێک یاخود هەرێمێک پێشێل دەکرێت، ئەرکی هێزە نێودەوڵەتیەکان چییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بەناوی خودای گەورە و میهرەبان. ئاوای کە زانایانی قانونی باسی ئاسایشی نیشتیمانیان کردووە، ڕەگ و ڕیشەی ئاسایشی نیشتیمانی بنچینەیەکی یۆنانی هەیە، ئەسڵەکەی لەوێەوە هاتووە. بەڵام ئاسایشی نیشتیمانی ئەگە پێناسەیەکی بکەین بریتە لە دڵنیابوونی میلەت لە هەر ئەگەرێکی دەرەکی و ئەگەرێکی ناوخۆیی. لە چوارچێوەی دەوڵەتدا ئاسایشی نیشتیمانی ئەوانە دەگرێتەوە کە ئیدارەدانی ئەو دەوڵەتە، سیستەم و نیزامی ئەو دەوڵەتە جۆرێک لە دڵنیایی بۆ خەڵکی ئەو ناوچەیە دابین بکات، و چ لە ڕووی ئاسایشی نیشتیمانیەوە بێت و ئاسایشی سەربازی بێت، و یان ئاسایشی ئابووری بێت، و یان ئاسایشی خۆراکی بێت، هەموو ئەو هێرش و هەموو ئەو نەخۆشی و ناخۆشیانی کە لە ناوخۆی وڵات و لە دەرەوەی وڵات ڕوو دەکەن لە چوارچێوەی سیادە و سەروەری ئەو نیشتیمانەیان ئەو دەوڵەتە، ئەو نیزام و ئەو حکومە بتوانێت پارێزگاری لێ بکە. بەمانە دەوترێت ئاسایشی نیشتیمانی بۆ پارێزگاریکردن لە هاوڵاتی. بنەماکانی ئاسایشی نیشتیمانی بۆ ئەوەی هەر میلەتێک خاوەنی سیادە و سەروەری خۆی بێ و لە دەستێوەردانی دەرەکی و دەستێوەردانی ئەقلیمی پارێزراو بێت، پێویستە چەند بنەمایەکی ئاسایشی نیشتیمانی هەبێ. خاڵی یەکەم لە بنەماکانی ئاسایشی نیشتیمانی کە زۆر گرینگە بریتە لە کۆدەنگی نیشتیمانی، یعنی هەموو ئەحزابەکانی ناوخۆی ئەو دەوڵەتە هەمویان ئیتیفاقیان هەبێت لەسەر ئەو مەسەلانەی کە کۆدەنگی نیشتیمانی لەسەرە. خاڵی دووەم بریتە لەوەی کە هێزێکی یەکگرتووی نیشتیمانی هەبێ، واتە هێزی سوپا وابەستەی هیچ لایەنێک نەبێ، فەرع و فروعات لە هێزی سوپا نەبێتەوە. هێزی سوپا لە میلەتێکی موئەسەساتی، لە دەوڵەتێکی خاوەن سەروەریدا، لە هەرێمێکی سربەخۆدا بریتە لەوەی کە سوپا بێلایەن بێت، نابێ وابەستەی هیچ لایەنێک بێ، نابێ هەر کەسێ هەستێ و خاوەن لیوایەک بێ، خاوەن جەیشێک بێ. هێزێکی یەکگرتووی نیشتیمانی بێ لە ژێر قیادەی یەک کەسا بێ، ئەوە هێزێکی نیشتیمانی هەبێ. خاڵێکی تر بریتە لە بنەماکانی ئاسایشی نیشتیمانی بریتە لەوەی ئیقتصادێکی بەهێزت هەبێ. ئیقتصادی بەهێز بریتە لەوەی کە ئەو سەرچاوانەی کە لە دەرەوەی ئەو دەوڵەتە دێن بۆ ناو ئەو دەوڵەتە و سەرچاوەکانی ناوخۆ بە موئەسەساتی بکرێن، واتە نەچێتە گیفان و بەڕکی چەند کەسێکی تایبەتە و دواتر بفرۆشرێتەوە بە میلەت. ئەگەر ئەم کۆڵەگانە، ئەمانە کۆڵەگەی ئاسایشی ناوخۆ و ئاسایشی سەروەری و سیادەی هەر گەلێکن، هەر میلەتێکن بۆ ئەوەی کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەسێ و لە ناوخۆیدا یاسا بەسەر هاوڵاتیانی جێبەجێ بکا بەبێ جیاوازی. ئەم ئاسایشی نەتەوەیە کاتێک جێبەجێ دەکرێت کە ئێمە نیزامێکی موئەسەساتیمان هەبێ، واتە دەسەڵات ئەو دەسەڵاتی کە حکم دەکات بە هیچ شێوەیەک لادانی نەبێت بەرەو حکمی مەلەکی ئیستیبدادی، یعنی کەس ئەوەی لە مێشکا نەبێت کە خۆی بکا بە خاوەنی هەموو جونگەکانی دەسەڵات، یان پێی وابێ ئەو تەنها مافی بەڕێوەبردننی هەیە، یان ئەو خۆی بە حیزبی حاکم بزانێ. ئەمانە کاتێک پێشێرکران ئاسایشی نەتەوەیش پێشێل دەکرێت. بۆیە گرنگی لەوەدایەکە بنەماکانی ئاسایشی نەتەوەی هەمویان لە کۆدەنگی نیشتیمانی کوور دەبنەوە. ئێستا ئەگە حاڵی هەرێمی کوردستان ببینین دەزانین ئایا ئەم بنەمایانیان تایان نە. دیارە زاراوەی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەی دوو زاراون کە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناوخۆیشا گرنگی پێدراوە لەلایەن یاساناسی ناوخۆیی و هەروەها یاسای نێودەوڵەتیشەوە. بە تایبەتی لە زۆربەی دەستوری وڵاتاندا بە ئەمنی قەومی واتە ئاسایشی نەتەوەی هاتووە و لە زۆر شوێنیشا زاراوەیەکی دیکە تێکەڵی دەبێت پێوترێ زاراوەی ئاسایشی نیشتیمانی. ئاسایشی نیشتیمانێکە زیاتر تابعێکی ناوخۆیی هەیە، واتە دەسەڵات و سیستمی ناوخۆیی کە دەسەڵاتی ڕاپەڕاندنە حکوومەتی وڵاتەکانە هەڵدەسن بە پاراستنی ئەمن و ئاسایشی ناوخۆی وڵاتەکە. بەڵام ئەگەرێمە تەماشا بکەین ڕەگەزەکان و خاصیەتەکان یاخود توخمەکانی ئەم جۆرە لە ئاسایشی نەتەوەیی یا ئاسایشی نیشتیمانی،
دەبینین وێ ڕای جیاوازیان کە ئاسایشێ نەتەوەیەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی زیاتر جێگی بایەخەوە لە ئاستی ناوخۆی دیسان جێگی بایەخە واتە زاراوەی ئاسایشی نەتەوەی فراوانتر لە ئاسایشی نیشتیمانی ئەگەر بین بەو لایەنە تەماشای بکەین بەو بارودۆخی کە لە وڵاتاندا دەگوزارێ بۆمان دەرەکەوێت کە یاساناسان و هەروەها ئەوانی کە لە ئاسی ناوخۆی نەتەوەیشا محتەمن وەلایەن گرنگ و جێی بایەخەکە باسییان کردووە باسی ڕەگەزەکانی یەکەن کە لە چەند خاڵێکدا کورت و پوختی دەکەنەوە هەرچەندە مستەڵەح و زاراوێکی خۆی فراوانە بەڵام لە لای دەسەڵات و سوڵتەی وڵاتان پێیان خۆشە تەنها لە بوارە لایەنە عسکەری و سەربازەکەیە قەتیسی بکەن کە لە کاتێکا تەنها لایەنە عسکەری و سەربازەکان ناگرێتەوە بەڵکو ئاسایشی نەتەوەیمان هەیە کە ڕەگەزەکانی بریتین لە ئاسایشی خۆراک کە ئێستا زۆری وڵاتانی دنیا بەتابێت لە قاڕی ئەفریقیا ئەناڵن بەدەست ئەم بارودۆخەوە و هەروەها ئاسایشی تەندروستیمان هەیە کە کەرتی تەندروستی پێوەی تا ڕادێکی زۆر تێوە گلاوە لە زۆر وڵاتاندا جگە لە هەندێک وڵاتانی پێگەیشتوو کە ئەو ئاستەیان تێپەڕاندووە و هەروەها ئاسایشی ژینگەیی کە ژینگەی زۆربەی وڵاتان ئەو معیارە ژینگەیانی کە هەیە وەکو پێویست جێبەجێ ناکرێت ئەمانە هەمویان بەدەرنین لەوە جگە لە ئاسایشی نیشتیمانی ئاسایشی ئاو بە تایبەتی ئەوەی کە لە سەر وڵاتان ئێستا لە زۆربەی وڵاتاندا دروستکردنی بەنداوەکان بە بێگەڕانەوە بۆ یاسای نێودەوڵەتی یا بە بێگەڕانەوە بۆ ئیتیفاقیاتی دەولی ئیش لەسەرەوە کرێ ئەو بەنداوانە دروستەکرێت کە ئێستا کێشەیەکی گەورەی لەسەر زۆربەی وڵاتان و عێراقی خۆشمان ڕوبەڕووی ئەزمەیەکی وایە لە داهاتوە لەگەڵ تورکیا بە تایبەتەوە لەگەڵ ئێرانی شاکە بەشێکی زۆری ئێستا کوردستانی خۆشمان تا ڕادێک گرفتاری ئەوە وەختە ببێەوە بیدایەتەکانی دەرکەوتووە یاخود وڵاتی کەوکو میسر و ئەسیوبیا دیسان ئەمنی ئاویان لە خەتەرایە و لە کێشەیە دەستەواژەی یاخۆتان بڵێن چەمکی ئاسایشی نەتەوەیی کە بەنگلیزیەکەی پێ دەوترێت ناشنال سکیوریتی بەڕاستی پێناسی هەمە زۆری بۆ کرا ئەوەش بە پێی پەرستن قۆناغبەندەکەی کە بەسەری داهاتووە بەڵام توانین لە پێناسەیەکدا کورتی بکەینەوە ئەویش ئەوەیە کە توانای دەوڵەتە لە پارێزگاریکردن لە بوون و وجودی خۆیدا واتە ئیدامەدان بژیانی دەوڵەتداری خۆیدا ئەوەش بەوە دەبێت کە دەوڵەت چۆن دەتوانێت پارێزگاری لە دام و دەستگا شەرعیەکانی خۆی بکاتن چ پەرلەمانە چ حکوومەتە چ دەستگا دادوەریەکانەوە هەروەها پارێزگاریکردین لە سەراپای هاوڵاتەکانی خۆشی بکاتن ئەوەش بۆ سیاسەتی فەرزکردن ئەو دەسەڵاتی کە هەیەتین ئەویش توانین بڵێن لە چوار ڕەگەزی سەرەکیەوە کە پێکات و ئەوانش یەکەمیان خودی ئەمن بەرقەرارکردنی ئاسایشە لە ناوخۆی وڵاتدا دووەمینیان بوونی هێزی دیبلۆماسیەتە بۆ ئەم وڵاتە بۆ مامەڵەکردنی لەگەڵ دەرەوەدا هەروابوونی هێزێکی سوپای محکەمی نیشتیمانی موسەساتی دامەزراو لەناو ئەم وڵاتەدا و هەروها بوونین سیستەمێکی حکومڕانی تەندروست کە لە ئەو دەوڵەتەدا بەرقەرار بێتن بۆی بتوانێتن مافەکانی هاوڵاتیانی تێدا بەرقەرار بێ و سەقامگیر بێتن بەپێی ئەم پێناسێت توانین بڵێن بنەماکان و یاخود ڕەگەزەکانی ئەم ئاسایش نێودەوڵەتیەدا لەم چەند ڕەگەزەدا کوور دەبێتەوە یەکیان وەرەکوتمان بوونی ئاسایش لە وڵاتدا ئەوەش بۆ مانای نا کە زۆر جاری وهەیە زۆر سیستەم هەیە سیستەمی قەمعینان بە ناوی پاراستنی ئاسایش نەتەوەی دێن ئازادەکانی تاک پێشێل دەکەن ئازادەکانی کۆمەلگان پێشێل دەکەن بە پاسای ئەوەی کە ئێمان ئەمنی قەومی داپارێزنە ئەمنێک بێ کە فعلەن ئەمنی هەموو هاوڵاتیان بێتن نەک ئەمنی پاراستنی بەرژەوەندی حزبێک لایەنێک کەسێک یاخود بنەماڵەیەک بێتن دووەمینیشیان مەسەلەی ئابووریشی بەهێز تۆکمە پتە و محکەم کە بناغی ئابووری وڵات بەڕاستی ژێرخانی ئابووری وڵات بەڕاستی توانین بڵێن ئاساسە بۆ سەقامگیری بۆ پاراستنی ئاسایشی هەم وڵاتێکەرێک لە کوردوانیش دەڵێن ئابووری کاسەی پڕ ئاشتی ماڵە یعنی ئەگەر هەر خێزانێک هەر چوارچێوەیەک ئەگەر بێت و ئابووری نەپارێزرا بەڕاستی ئەو کاتە شیرازەی ئەو عایلەیان خۆت ئەو کۆمەڵە مرۆڤان تێک دەچێتن خاڵی سێمنشان ڕەگەزی سێمنشان بوونی دیبلۆماسیەتە بەڕاستی وڵات دەبێت بەڕاستین لە ڕێی جوولەی دیبلۆماسیەوە بێتە ناو مەحفەلی دەولیەوە بێ نزیک بێتەوە لە سەرچاوەکانی بڕیاردانی کۆمەلگای نێودەوڵەتیەوە بۆی بتوانێتن کارگەریان تێ بکاتن و هەم بەرژەوەندەکانی خۆی تێدا پارێزراوە بێتن و هەم بتوانێن بەرژەوەندی ئەوانش تێدا تاقیق بکات لە داخلی خۆیدا بۆ لە یاخود لە پێناو ئەوەی کە ئەم وڵاتە دوجار سەقامگیر بێتن و ئاسایشی ناخۆی خۆی پارێزراوە بێتن و خاڵی چوارەمینشان ئەویش مەسەلەی
بوونین هێزێکی سەربازی دامەزراوە هێزش سەربازی نیشتیمانی کە بەڕاست ئینتیمای لە بۆ حیزب لایەن نەبێت بەڵکو ئینتیمای تەواو بۆ نیشتیمان بێت بەم شێوە دەتوانێت ئەو سوپایان لە حاڵەتێکی لە ناکاو پتکوت و پڕ لە هەڕەشێکی دەرەچین بتوانێن دیفاع لە نیشتیمان بکاتن و بەیەک ئیعازی وەتەنی ئەو ئەرکەی خۆی کە مامی پاراستنی نیشتیمانان بگرێتە ئەستۆی خۆیەوە. ئاسایشی نەتەوەی یاخود ئاسایش نیشتیمانی بریتە لە پاراستنی هەموو ئەو بنەما نەتەوەی و نیشتیمانیانەی کە هەر دەوڵەتێک یاخود هەر کیانێک هەیەی و پاراستنی لە هەر هەڕەشە و مەترسیەکی دەرەکی و ناوەکی دیارە ئەم بابەتەش ئاسایشی نەتەوەیی یاخود ئاسایش نیشتیمانی پرۆگرامێکی تایبەتی بۆ دیاری کراوە لەلایەن نەتەوە یەکگرتوەکان و جارنامەی مافی مرۆڤ و دەوڵەتانی ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان گرنگیەکی زۆر تایبەت بەم بوارە ئەدەن لەبەر ئەوەی کە ئاسایشی نەتەوەیی زۆر گرنگترە لە هەر بارودۆخێکی تر کە ڕوبەڕووی وڵات ئەبێتەوە بۆ ئەتوانین بڵێن ئاسایشی نەتەوەی بریتە لە پاراستنی تەواوی بنەماکانی نەتەوە لە هەموو هێرشە دەرەکی و ناوەکیەکان و هەموو ئەو هێرشانی کە بە ئاشکرا و بەنهێنی ئەکرێنە سەر وڵات یاخود مەترسی هێرشن بۆ تاکو و کۆمەڵگەی ئەو وڵاتە. بنەماکانی ئاسایش نیشتیمانی دیارە هەمان ئەو بنەمایانن بۆ بوونی کیانێکی سربەخۆ لە هەر وڵاتێک چۆن بۆ هەر دەوڵەتێک یاخود بۆ هەر کیانێک پێویستە چەند بنەمایەکە بێت لە بوونی خاک و ئاو و هەروەها گەل و دەستورێک بە هەمان شێوە سەرەکیترین بنەما بۆ پاراستنی ئاسایش نیشتیمانی سەروەری وڵاتێکە و بوونی کیانە بوونی دیسپلینێکی یەکگرتووە بۆ بەستنەوەی هاوڵاتیەکانی ئەو کیانە و دەسەڵات لەگەڵ هاوڵاتی بتوانن ڕێکارێک دروست بکەن هەتا وڵات پارێزراو بێ لەژێر ڕکێفێکی دیاری کراودا. هەرێمی کوردستان بە گوێرەی دەستوری عراق هەرێمێکە لە چوارچێوەی حکوومەتی عراقدا پابەندە بە دەستورەوە ئەو دەستورەی کە لە 2005 کورد بەخۆی دەنجی لەسەردا کەواتە ئێستا کە هەرێمی کوردستان گوشاری سەربازی لەسرە و گوشاری ئابووریشی لەسرە و زەختی نێودەوڵەتی و زەختی ئەقلیمیشی لەسرە دەتوانین بڵێن بە ناوی وەحدەی ئاسایشی نیشتیمانی عراقیەوە وا بەرەو ئەو ئاراستەیە دەڕوا کە ئاسایشی هەرێمی کوردستان وەکو میلەتێکی جیا لە عراق پێشێل بکرێ بۆیە دەتوانین ئاسایشی نیشتیمانی پێشێلکردنی ئاسایشی نەتەوەی تەنها هەر ئەوە نییە کە وڵاتێک لە دەرەوە بێ ئاسایشی تو پێشێل بکە پێشێلکردنی ئاسایشی دەستوری هەیە لە زۆر وڵات هەیە بە ناوی سەپاندنی دەستورەوە بە ناوی سەپاندنی یاساوە ئاسایشی نەتەوەی پێشێل دەکرێت بە قەنەعەتی من ئێستا حکوومەتی عراقی وا بەرەو ئەو ئاراستەیە دەڕوا بە ناوی سەروەری یاسا و یەکپارچەی خاکی عراقەوە هەرێمی کوردستان تووشی ئابڵوقەیەکی قانونی و سەربازی دەکا بۆیە زۆر گرنگە لە ئێستاە کورد یەک وەحدەیی بێ و یەک دەنگیش بێ و بە تایبەتیش هێزە ئۆپۆسیۆنەکان ئەوانەی کە بەدیل بوون بۆ ئەم واقعی هەرێمی کوردستان دەبوو مماتەڵە لەم وەزعانەکەن نەدەبوو تەمبەڵی بکەن دەبوو خۆیان کۆکەنەوە ئەوان ببنە بەدیلی ئەم واقعە دەبوو حکوومەتی ئینقازی وەتەنیان دروست بکردایە بۆ ئەوەی مفاوەزات لەگەڵ حکوومەتی عراقی مفاوەزات لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی بکەن چونکە دەستێوەردانی دەولی ئێستا لە عراق گەیشتۆتە حەدێکی زۆر تەنانەت هیچ ئەحزابێکی بچووکیش ناتوانێت بەبێ دەستێوەردانی دەولی هیچ گۆڕانکارێک لە عێراق بکە بۆیە پێکهێنانی بەرەیەکی هاوپەیمانی لە ئێستادا زۆر گرنگە لەلایەن هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستانەوە و وەحدەی وەتەنیش لە هەرێمی کوردستان هەم سەوابەتی نیشتیمانی و هەم ئاسایشی نەتەوەی عراق و هەم ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردیش وەکو کورد دەتوانین برێن لە ئێستادا پێشێل کراوە بەڵام پێشێلکاریەکە کورد سەبەبی خۆیتی کۆمەلگەی نێودەوڵەتی داوای لە کورد کرد کە تێبینی لەسەر تەوقیتی ڕیفراندۆم هەیە ڕیفراندۆم مەکە بەڵام کورد وای بە جیهان نیشاندا کە دەتوانێت ئەمری واقع دروستکە کەچی دەرنەچوو کورد ئیدعای قیادەی کوردی ئیدعای حکومڕانیەکی سەرکەوتوو بەهێز دەکات کەچی پێچەوانەکەی ڕاست بوو
کەواتە هەموو ئەو شتانە ئەومان پێ دەڵێن کە ئەو دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەیەوێت ئیدارەی ئەم وەزعە بدا یان لە ڕابردوودا ئیدارەیان داوە ئەمانە زیاتر وزە و تینی سیاسی و حکومداریان پێ نەماوە وە شکستیان هێناوە بۆیە زۆر گرینگە لە ئێستادا ئەو هێزانەی کە چاوەڕێی ئەویان لێ دەکرێت ببنە بەدیلی ئەم واقعە ئەو هێزانە بێنە پێشەوە بۆەوەی دووبارە دیسان وەزعەکە تا ڕادەیەک پینە نەکرێتەوە چونکە بە گوێرەی ئەو تێبینیانە کە لە قانونی دەولی هەیە و ئێمە ئاگادارین پێچە گۆڕانکاریەکی گەورەتر ڕوو لە ناوچەکە بکە کورد دەرفەتی بیرکردنەوەی کەم ماوە دەبێت قەرار بدا ئەو قەرارەش لەدەستی ئەو هێزانەیە کە ئێستا بەدیلی ئەو هێزە شکست خواردووی 26 ساڵی حکومڕانی کوردن. هەڵکەوتەی جوگرافی کوردستانمان و هەڵکەوتەی دەسەڵاتی کوردستانیشمان بەداخەوە زۆر جار واقعەکە و ڕوبەڕووی بووینەتەوە بە حەقیقەت دوای بینین کە بەدەر نین لەو نائاسایشە قەومی کە هەیە وەکو ئەو مافە دەستوریانی کە هەمانە و هەروەها ئەو هێزە چەکدارانی کە هەمانە کە لە لایەنە ئەمنیەکەیەوە کە باسیەکەین و هەروەها ئاسایشی خۆراکمان بەداخەوە و ئاسایشی ئاویشمان دیسان ڕوبەڕووی کۆمەڵێک ئیتیفاقاتی ژێربەژێری وڵاتانی دراوسێ لە داهاتووە احتیمالە ببێتەوە کە ئەمە بۆ خۆی لەوانەیە زەنگێکی خەتەرناک بێ و مەترسی بێ بۆ سەرگەلی کورد بە تایبەتی لەو پارچەی خۆمان کە پێوترێ باشووری کوردستان. ئەگەر بڕوانین لەو ئیتیفاقیاتە دەولیانی کە کراوە دەبێ ئەم مەسائلانە بە ئیتیفاقێکی نێودەوڵەتی بکرێ ئەوە نییە هەر وڵاتێک هەڵسێ لە ئاستی خۆیەوە بڕیار با مەسەرەن ئاو بگرێتەوە سنوورت ببەزێنێ سیادت خەرق کاکە هەموو ئەمانە ئاسایشی قەومین جا لەگەڵ ئەمانەشا کە لە کوردستانە ئێمە تێبینی هەیە لەسەری مەسلەی سیادەی قانونە و نظامی سیاسی ئەنزیمەی سیاسی کە پێوترێ ئادابی عام و نظامی عام کە ئەمەش دیسان ئەکچێتە ناو بابەتی ئاسایشی نیشتیمانیەوە و ئاسایشی قەومی هەر میلەتێکەوە بریتە لە سیستمی سیاسی چونکە گەر سیستمی سیاسی و سیستمی یاسایی جێگیر نەبوو ڕوبەڕووی گەورەترین کارەسات و لەرزینی ئابووری لەرزینی سیاسی و هەروەها دواتر سەرکەشێ بۆ گرفت و قەیرانە گەورەکان کە تەمە ناکەین ئەوە نەبێ بەڵام بەڕاستی ئەتوانین بڵێن بە حکمی ئەو واقعی کە دەبینرێ گەلی کوردمان و کوردستانمان بە تایبەتی پاش ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لە دوای 16 ئۆکتۆبەری ئەم ساڵ ڕوو لەوەیە کە هەموو ئەو خاڵانەمان لە ژێ مەترسیایە ئاسایشی نیشتیمانی ئێمە بەڵێ تا ڕادەیەکی زۆر نەمانتوانی وەکو پێویست بتوانین ئەو ئاسایشە جێگیر بکەین و ئیستیقرارێکی باشمان هەبێت کە ئەمەش بە ڕاستی بە موامەرێکی نێونەتەوەی یان ئیقلیمی لەسەر ئاستی وڵاتانی دراوسێمان کاری بۆ کراوە و تا ڕادێکی زۆریش سەرکەوتوو بوونە لەوە کە بەداخەوە ئەوە خۆتان ئەیبینن ئاسار و شوێنەوارە کێسە لە کوردستان دەرچەوە کەواتە ئێمە لە ڕووی سنوورەکانمان مەرزەکانمان ئەمەش بۆ خۆی ئاسایشی خۆراکیشمان لە مەترسیا بوو یعنی خەڵکمان ڕوبەڕووی قەلەقێکی گەورە بووە لەوەی کە خواردنەکان لە بازاڕە نامێنێ و هەروەها گرفتی گەورەمان بۆ دروستە بێ ئێران و تورکیا مەسەرن ئاوەکان و سەرچاو ئاوەکانمان لێگرنەوە بە تایبەتی ئێران ئەمانە هەمووی بۆ خۆی لەقین و لەرزینێکی گەورەیە لە ئاسایشی کوردستانە. بخۆمان ئەگەر قیاسە نەسەر ئەو بنەمانەیە کە باسمان کە توانین بڵێن هیچ کامێک لەو بنەمانە و پێویست لە هەرێمی کوردستاندا ڕەچاو نەکراوە و جێبەجێ نەکراوە ئەگەر سەیری ئەمن بکەین وەکو ئەمن وەکو ئاسایش داخلی خۆمان ئەمە دەبینە ڕۆژانە چەندا پێشەرکاری دەکرێتن بە ناوی جیاجیاوە بە هەنجەت و پاساوی جیاجیاوە ئێستا توانین بڵێن ئەمن وەکو پێویست ڕێک و ڕیشەدانە کوتیان کە فعلەن خەڵک حەز بکاتن کە ئەمنی خۆی ئەمنی سەرۆک و سامانی خۆی دەپارێزن نەک ئەمنی بەرژەوەندی حزبێک یاخود لایەنێک توانین بڵێن ئەو ڕەگەزان بەڕاستی وەکو پێویست نەهاتۆتە دی کە فعلەن ئاسایشی نیشتیمان بێت ئاسایش پارێزەری دەستکەوتەکانی نیشتیمان بێت نەک پارێزەری دەستکەوتەکانی حزب و لایەنێک بێتن. مەسەلەی ڕەگەزی دووەمیشان ڕەگەزی سوپا ئەوەش باسمان کرد سوپایشی نیشتیمانی دامەزراوە تا ئەستانیان سوپا بەسەر دووی حزبدا دابەش بووان بە پێی تەسکیە وەردەگیرێن ینی حزب سوپا بە ئیعازی حزب جمهور زۆر دەکە هەسوکەوت دەکەن لێرە توانین بڵێن دیسان ئەم ڕەگەزەش وەکو پێویست ناتۆ دەدێن مەسەلەی دیبلۆماسی و پەیوەندیەکانی دەرۆشمان ئەوش بە هەمان شێوەم ڕەنگڕێژ و ماچی حزبی بەسەرەوەیە ئەوەش دیسان نەتواندرا وەکو پێویست پەیوەندیەکی نیشتیمانی نێودەوڵەتی ساستی نێودەوڵەتین بەرقرار بکەین کە فعلەن تەمسیلی هەرێمی کوردستان بکات نەک تەمسیلی بەرژەوەندی حزبێک یاخود دوو حزب بکات.
نەژێ هەڕەشەی ئاسایشی نیشتیمانیدان بەڕاستی چکەمە بەردەوام و هەڕەشەیمان لەسەران نەماتوانی واوەکو پێویستەوە بکەن ئەوەش بەڕاستی زمینەی خۆش کردووە بۆ ئەوەی کەوا وڵاتانی هەرێمی وڵاتانی نێودوڵەتین بە ئاسانی تەداخل بکەن لە کاروباری ژانی ناخۆی خۆمان چونکە هیچ عواملێکی مساعد نییە کە بێتە هۆی بەرگری لە مانعێک بۆ ئەوەی ڕێگری بکاتن لەوەی کە ئەم هەرێمە درزێک یاخود قلیشێک کلێنێکی تێنەکەوێتن بۆی دەستچێشی بۆ نەکرێتن و ئەم ئاسایشی وڵات تووشی هەڕەشە و یاخود تووشی شیرازە تێکسون بکات. ئەوە شتێک لە عواملەکان بەڕاستیان دەست خۆش بێت کە ئاماژەت پێدا مەسەلەی کریزی نێوماڵی کورد بەڕاستی ئەوەش عاملێکی استقرارە عاملێکی گرینگە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پارێزراو بێتن لە ڕووی ئەوەی کە هەر لایەنێک بۆ خۆی سیاست نەکاتن بۆ بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ وڵاتانی ئیقلیمی وڵاتانی دەرەوە یاخود لە ناخۆداتنا بۆ بەرژەوەندی هەڵپەی بەدەستێنانی دەستکەوتەکانی حزبی ئیش بکاتن پێویستە دوجار یەکریزی نێوماڵی کوردستان و هۆکارێکی گرینگە بۆ ئەوەی هەرێم پارێزراو بێتن لە هەر هۆکارێکە بێت هۆی تێکدانی ئاسایشی نیشتیمانی یاخود ئاسایشی نەتەوەی ئەم هەرێمە. بەداخەوە لەبەروی کە کیانی کوردی هەتا ئێستا لەژێر هەژمونی حیزبایەتیە بووە و بە تایبەتی تریش لەژێر هەژمونی برماڵی تا زیاتر بە حکومداری ئەم وڵاتە کراوە ئەوەندەی کە زیاتر گرنگی درابێ بە بەرژەوەندی تاکە کەس و پاراستنی بەرژەوەندی حیزبەکان ئەوەندە تەرکیز نەخراوەتە سەر پاراستنی ئاسایشی نەتەوەی ئاسایشی نەتەوەی کۆمەڵە ڕەهەندی جیاواز ئەگرێتەوە بەداخەوە تا ئێستا کورد نەیتوانیوە ئەم ئاسایشە نەتەوەی خۆی بپارێزێ چ لە ڕووی نێودەوڵەتیەوە و چ لە ڕووی ناوخۆیەوە بۆیە ئەبینی بەردەوام کورد هەڕەشەی لەسەر بووە و وڵاتانی ناوچەکە و وڵاتانی جیهان بە شێوەیەکی گشتی ئەم هەلە یاخود ئەم لاوازی نەبوونی پاراستنی نێونەتەوەییە یاخود پاراستنی ئاسایش نیشتیمانیە نەبوونی یاخود لاوازی ئەم بابەتیان قۆسۆتە بۆی بە ئاسانی بتوانن تەداخل بکەن و بێنە ناو هەموو کایەکانی کۆمەڵگی کوردەواری و بۆیە دەبینی کورد هەمیشە چ لە ئاستی تاک یاخود لە ئاستی کۆمەڵگە لاواز ئەبینرێ نەبوونی ئینتیما و نەبوونی هەستی نەتەوایەتی ئەوە دیارە سەرچاوەکەی سستی و لاوازی ئاسایشی نەتەوەییە. وەکو پێشتر عەرزم کردی ئاسایشی نەتەوەیی یەکێ لە بنەما سەرەکیەکانی ئەوەیە کە تۆ ناوخۆی خۆت وەکو کیان بپارێزی چونکە دوجار ئاسایشی نەتەوەی چییە؟ ئاسایشی نەتەوەی بریتێ لە پاراستنی سنوور، بریتێ لە پاراستنی خۆراک، بریتێ لە پاراستنی زانست و زانیاری، بریتێ لە پاراستنی ئینتیمای تاک بۆ وڵاتەکەی خۆی، بریتێ لە پاراستنی دەستگای هەواڵگیری ناوخۆیی و دەرەکی، بریتێ لە پاراستنی لایەنی پزیشکی، بریتێ لە پاراستنی پێکهاتەی تاکی کۆمەڵگە. بەڵام ئەبینی لە هەریکێک لەم بوارانەوە سیر بکەی کورد ینی ئەبینی زۆر لاوازە نە ئاسایشی سنووری پارێزراوە کە لێەوە ینی هەڕەشی زۆری بۆ هاتۆتە ناوە لە داخڵبوونی چەندین مادەی خراپ مادەی هۆشبەر و هاتنی خەڵکی خراپ و تێکدانی ڕەوشت و یاخود تێکدانی باری ئابووری و کللتوری کۆمەڵگەی کوردی ئەبینی ئاسایشی نەتەوەیی یاخود ئاسایش نیشتیمانی لاوازە و خۆی نەگرتووە لە بەرامبەر ئەو هەموو هەڕەشانەیە بۆیە هۆکارە سەرەکیەکە دیارە خۆمانین چونکە لە ماوەی 23 ساڵی حکومڕانیە بۆ نمونە نەمانتوانێت ئاسایشی سنوور بپارێزین نەمانتوانێت ئاسایشی پزیشکی بپارێزین ئەبینی هەموو کاتێک گوێبیستی هەواڵ ئەبین لەوەی کە هاوڵاتیەکانی تووشی ژەهراوی بوون ئەبن تووشی کێشی تەندروستی ئەبن تووشی هێنانی مادەی خراپ ئەبن لە سنوورەکانەوە جا ئەمە مادەی خۆراکیە یاخود مادەی پێداویستی ڕۆژانی هاوڵاتیە و لە هەمووشی گرنگتر نەبوونی ئەو ئینتیمایە ئەو ڕۆحێ معنەویەتیە لای تاکی کورد یاخود لاوازبوونی دیارە گەورەترین هۆکار خۆمان بووین پاشان ئەتوانین بڵێن لایەنی دەرەکیشی لەگەڵدایە. بەڵێ ئەو کاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێمە سەیری قانونی دەولی دەکەین لەگەڵ سیاسەتی دەولی تەنزیمی ئەو دوو حاڵەتەی کردووە
بۆ نمونە کاتێک ئاسایشی نەتەوەی عراق پێشێلەکرێ بە گوێری ئەو ئیتیفاقیانەی کە عراق هەیتی لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی تەداخل دەکەن. بۆ نمونە لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ حکوومەتی عراقی ئیتیفاقیەک هەکرا لەسەر هێزی پێشمەرگە کە ئەو ناوچانەی لە ژێردەستی داعشە هێزی پێشمەرگە بەشداری لەو شەڕەدا بکە بەڵام دواتر بکشێتەوە. سەرکردایەتی کورد پێشێلی ئەو مەسوودەی ئیتیفاقیە کرد وتی هێزی پێشمەرگە ناکشێتەوە کەواتە لێرە معدەلی نێودەوڵەتی دەگۆڕێت. هەر کاتێک ئاسایشی ناوخۆی هەر دەوڵەتێک یان قانونی داخلی هەر دەوڵەتێک ڕێزی نەگرت لە ئیتیفاقی نێودەوڵەتیەکان ویان ڕێزی نەگرت لە بۆچوونی وڵاتانی دراوسێ یان مڕعاتی تێبینی وڵاتانی دراوسێ نەکرد ئەو کاتەش ئەوان مەجبورن بە سیاسەتی ناوخۆی و بە سیاسەتی داخلی دەرەکی خۆیانە بچنەوە بەرامبەر ئەو میلەتە. بۆ نمونە هەرێمی کوردستان کە ڕیفراندۆمی ئەنجامدا لە ئاستی نێودەوڵەتی زۆربەی وڵاتانی جیهان داوایان کرد کە ڕیفراندۆمەکە دوا بخە بەڵام قیادەی کوردی مجازەفەی بە مقادەراتی میلەتێکەوە کرد و دەیوت ئێمە ئەمری واقع دروست دەکەین. ئەمری واقع بە کەسێک دروست دەکرێت کە قووەتێکی دەولی هێزێکی ناوخۆیی هێزێکی اقتصادی زۆر بەهێزی لە پشتەوە بێ. دەوڵەت بە کەسێک دروست ناکرێت بە حیزبێک بە بنەماڵەیەک بە چەند لایەنێک دروست ناکرێت کە تەنها خۆی و دەوروبەری خۆی ببینێ خەڵکی تر نەبینێ. بۆیە ئاوای پێشبینی دەکرا و هەر واش دەرچوو ئەوانەی کە عاقڵمەندانی کورد سیاسەتمەدارانی کورد لە ناوخۆ و لە دەرەوە پێشبینی ئەم واقعی ئێستایان کرد و زۆر گرینگە لەم کاتەدا ئەو هێزەی کە بەدیلن بۆ ئەم سەرکردایەتی ئێستا کاتی بیرکردنەوە کەم بووە نۆرەی قەراردان هاتووە دەکرێت قەراری لەسەر بدرێ و حکوومەتی ئیتیحادی پێکێنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی زۆر گرینگە بۆ دووشت یەکەم دەربازبوونی هەرێمی کوردستان و لەم قەیرانەی کە ئێستا تی کەوتووە بیگوازێتەوە ئامادە باشی بکە بۆ هەڵبژارنێکی داهاتوو و خاڵی دووەمیش بریتیە لەوەی کە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بۆ ئەوەیە کە بەوای سەپاندنی دەستورە و حکوومەتی عراقی چیتر ئەو مافە یاسایی و ئەو مافە قانونیانەی کە هەیە لە هەرێمی کوردستان پێشێلی نەکە بۆیە چاوەڕێی ئەوە دەکرێت لە بەدیلی نەبوونی ئەو هێزەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەوێ بێتە مەیدانەوە لە هەرێمی کوردستان و دووبارە تعدیلێکی تری ئەم دەسەڵاتە نەخۆشە بکرێتەوە. دیارە کۆمەڵگەی نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان کە لە دوای جەنگی جیهانی دووەم دروست بووە بە تەحدید لە وڵاتانی کە پێکیان ناوێت 193 دەوڵەتی دنیا ئەندامەتیایە لە ڕێگەی مەجلیسی ئەمنەوە کە جیهازێکی عسکەری و فەرعێکی عسکەریە دەستگایەکی سەربازیە سەر بە نەتەوەی گرتوەکانە بە تەکید پێداگیری لەسەرەوە کاتەوە کە پاراستنی ئەمن و ئاسایشی نێونەتەوەی لە ئەستۆی کێیە نەتەوەی گرتوەکانە. بەڵام مشکلەکە ئەوەیە کە ئەو ئاسایشەی کە نەتەوەی گرتوەکان و باسی پاراستنی ئەمن و ئاسایشی نێونەتەوەی ئەکان نێودەوڵەتیەکە زیاتر ڕوو بە ڕووی دەوڵەتانە واتە نەتەوەکان زۆرجار ڕوبەڕووی کێشە و گرفت بوونەتەوە وەکو پێویست ئەنجومەنی ئاسایش و نەتەوەی گرتوەکان نەیانتوانیەوە پارێزگاری لە ئەو نەتەوانە بکەن بۆ چونکە زیاتر لە دەوڵەتان کە تەعاملیان کردو. دیارە بەندی حوت لە میساقی نەتەوەی گرتوەکان بە ئاشکرا ئاماژە بۆ ئەکا کە هەر کاتێک لە هەر شوێنێک ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی کەوتەمە ترسیەوە ئەبێ مەجلیسی ئەمن تەدەخول بکە وجا تەدەخولەکەی عسکەریە یاخود تەدەخولی دیکەیە کە خۆی دەبینێتەوە لە کۆمەڵک گەماروی ئابووری ئەوانە دژی ئەو وڵاتانێکەوە ئاسایشی ناوچەکە و ئاسایشی دنیا تێکەدەن ئەمە بە شێوەیەکی گشتی نەتەوەی گرتوەکان تەنانەت دژی ئەو دەوڵەتانی کە ئەندامیژنی ئەنی مەرجێت تەنها ئەو دەوڵەتانی کە ئەندام بن نەتەوەی گرتوەکان ئیجراعاتیان بەرامبەر بکە دەکرێت دەوڵەتانێکە بن کە ئەندامیژنین لە نەتەوەی گرتوەکانە بەڵام پاراستنی ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی بوونەتە خەتەر بوونەتە مەترسی حەقیقی جددی مەجلیسی ئەمن ئەبێت تەدەخول بکە. بەڵام ئەمەش خۆتان ئەبین بەڕاستی سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتێکی لەرزیوە متەذەبذیبە لە ڕۆژێک لە کاتێک لە کاتێکی دیاری کراوە و زیاتر لە مەسلحەتی بەداخەوە واشکاوەتەوە زلهێزەکان و گەورە بەدەستەکان سەرچاواگرێ و ئەگەر خوان بەستیانە بێ دەوڵەتێکی وەکو ڕووسیا وەکو مەسەلەن سین ڤیتۆی بکایە ئەمریکای بریتانیا ڤیتۆی بکە نابێتە قەرار بۆیە بە ئیجماعێکی نێودەوڵەتی وڵاتانی زلێزی لەسەر بێ. ئەگەر ڕاستیتەوێ و ئاگادارکردنەوەانە کە کراویشن بە حقیقت بۆ یەک نقطەیەکی دیاری کراوە کەوا خۆیان دەربخەن دۆستی ئەمن و تەعاملێکی دۆستانەیان کردووە
تۆگەر کەسێکت خۆشویست دۆستت بۆ پێی ئەڵێ ئەم کارە خراپە پێم باش نییە بیکی بەڵام دواتر کە کردی لەوانەیە کەمتر سۆز و بەزەیت هەبێ وەروە عەطفی تۆ ڕابکێشە بەلای خۆیان و لەوانەیە چ دەرەنجامێکیش بکەوێتەوە ئەوە نایەتە دی بە ئەکیدی کۆمەلگای نێودەوڵەتیش لە شکاندنی قسەکانی نیگەرانە وەلەو ئینزارانەی کە دای بەگوێی خۆمانەوە دەسەڵاتدارانی کوردستانە نیگەرانە کە شکێنراوە ئەو قسانە بۆیە لە هەمان کاتە ئەویش ئامادە نییە بە حەقیقەت تەدەخول بکەم بەڵام ئەمە هەموو ئەمانە پاساو نین ئەگەر تۆ موسسەیەک وەکو نەدەوەی کردوەکان جددی بێ لەم بابەتۆ بارودۆخە پێویستەکە بە جددی تەدەخولی گەورە بکە ئێستا نەکرد کوردستانی خۆمان تەماشاکە ئەو تەدەخولە زیادانی کە ئێران دەستی پێداوە لە وڵاتانی عەرەبی ئەو تەدەخولە گەورانی کە مەسەلەن جاری وایە سعودی ئەنجامێدا لە هەنێ وڵاتانی عەرەبی ئەم کێشە و زەقکردنەوەی و کۆکردنەوەی لە ناوچەکانی کوردستانی خۆمانە هەموو ئەمانە پێمانەڵێن شنەبایەکی خراپن بەرەو ڕەشەبابوونە ڕۆ و بۆ ئاسایشی نەتەوەی خۆمان خراپە و بۆ ئاسایشی نەتەوەی کورد خراپە کورد بە حکمت بە دانایی ئەبێ یەک بێ و بڕیار بە ڕوبڕووی ئەم وەزات بێتەوە فعلا خۆی کۆمەلگای نێودەوڵەتین بەڕاستی دەیبێتە سەرخە لەو حالەتەدا ئەم ڕۆژچێ نوێنەراتی کۆمەلگای نێودەوڵەتی دەکاتن نەتەوەی گرتوەکان وەکو هەیەش وەکو منەظەمەیەکی عالەمین کە ئەسلی وجود و بوون و دروستبوونی بۆ ئەوە بووەکەوە پاراستنی ئەمن و ئاسایشی وڵاتان بکاتن جا بەڕاستی پاراستنی ئەم ئاسایش وڵاتانیش میکانیزم و وەسائلی خۆی هەیە جا ئەگەر ئەو ئەم ئاسایشە کە پێشێل کرا چ لە ناخۆی خۆی وڵات لە ڕێی سیستەمی حکومڕانەکەەوە بێت کە پێ دەڵێن پێشێلکردنی ناخۆی یاخود لە ڕێی وڵاتانی دەرەوە بێتن کە پێشێلکردن دەرەچیان هەردووچیمان هەیە بە لەو حاڵەتەدا پێویستە لە ڕێی مەجلیسی ئەمنەوە بەڕاستین ئەو وەسائلانە بژیرێتە بەرکە پێویستە بە زووترین کات ئەو هەڕەشانە یاخود ئەو مەترسیانە کە دەخێتە سەر ئەو هەرێمە چ لە ناخۆ چ لە دەرەوە بنەبڕیان بکاتن و دووریان بێختەوە کە ئەوانش دەتوانین بڵێن دوو وەسائل هەنا وەسائلێکیان پێ دەن وەسائلی سلمی واتە وەسائلی ئاشتیخوازیە کە ئەویش لە ڕێگای دیبلۆماسی لە ڕێگای قەزاوەت لە ڕێگای تەداخلی وەکالات و منەظەماتە هەرێمیەکان دەتوانن بێن تەداخل بکەن و ئەو کێشانە بنەبڕ بکەن یاخود ئەو ئەگەرانەی کە هەن احتمالەکان کەمتر بکەنەوە کە دەبنە مای مەترسی بۆ سەر ئەم هەرێمیانە خۆت ئەو وڵاتە هەروها وەسائلی غەیری سلمی هەیە واتە نەئاشتی هەیە ئەویش لەوەیە کە ئەو وڵاتە بۆی هەیە حق استخدام قوەی هەبێتن واتە مافی بەکارهێنانی هێزی هەبێتن یاخود مافی بەرگری لە خۆکردنی هەبێتن بەرگریەکی شەرعیانە بتوانین بۆ ئەوەی ئەو مەترسیانێک کە هەن لەسەر خۆی بە دووریان بێختەوە لێرە بەپێی ئەو مەوافق و قەراراتی نێودەوڵەتیانێک هەن ئەو ڕێگا بە دەوڵەتە داتن کە بۆ ئەوەی ئەمن ئاسایش وڵاتەکەی تێک نەچیتم ئەو وەسایلانان بگرێتە بەر ئەگەر هاتوو ناخۆشدا لە ڕێی سیستەمی حکومڕانیەوە جارێشترکە هەوڵاتیان پێشێلکرا بە بیان و زۆرەوە ئەو کاتە لە بۆ دیسان لە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی هەیە تەداخل بکە بەڵام تەداخلێکی تقریبا محدود ئەویش بە دوو ڕێگا ئەگەر هاتوو هاوڵاتیانی ئەو وڵاتە تووشی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بوون بە هەر بیانێک بێن دەکرێتە ئەو حەدەیە کە ئەو پێشێلکاری لەسەر ئەو مافی هاوڵاتیان هەرگیرێن تەداخل بکاتن و ئەمن ئاسایش جارێک کە بەرقەرار بکاتەوە یاخود ڕعایە ئەو دەوڵەتانە واتە هاوڵاتانی ئەو وڵاتانەی کە لەو وڵاتانە کە حەز دەکەن تووشی مەخاتەرە و تووشی تهدیدات و تووشی جۆرەها ڕاودونان و هەڕەشە دەبنەوە لەو حاڵەتەش دیسان بۆیان هەیە وڵاتان بێن بای ئەوەندەی تەداخل بکەن کە ئەو مەترسیانە لەسەر هاوڵاتەکانی خۆیان هەڵبگەن و نەک ئەو تەداخلان تعمیم بێتون بێت هۆی مای داگیرکردن نا بای ئەوەندەی کە ئەمنی قەومی ئەمنی هاوڵاتیان ئەمنی ئەو هاوڵاتیانی کە لەم وڵاتە هیچ دەجێن پارێزرا بێتن و سەلامەت بێتن ئەمە لێرکان دەگرێتەوە سەر ئەوەی کامە بڕاستیەوە تۆزێکەوە هەشگوتی قوپۆپی زۆر لێ دەبێتەوە دوزار مەسەلەی دەستور لە عێراق لەگۆڕ یامە دوزار فیدراالێکی لە چوارچێ وڵاتی عێراق دەین بەپێی دەستور دەبێت مامەڵە بکەین ئەوەی کە کرا دەرەنجامی ئەو ڕیفراندۆمەی کە هاتە پێشەوە کە دوزار کۆمەلگای نێودەوڵەتی هەموو هاتە سەرخەت کە بەڕا ئەو ڕیفراندۆمەگەر بکرێن دوا بخرێت کە گوێ لە داخوازەکانی کۆمەلگای نەتەوەی نەگیران ئەو کاتام بەڕاستی زۆرێک لە کاردانەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست بوون بەوەی کە دروستبوونی هەر کیانێک هەر قەوارەیەک لەوانەیە بەو زۆر شێوازەی کە هەرێم دەیەوێتن لەوانەیە بێتە مەترسی بۆ سەر ئاسایش و سەلامەتی نێودەوڵەتی کەمە باسمان کردێک لە ئەرکەکانی کۆمەلگای نێودەوڵەتین ئەوەیە کە دەبێت پارێزگاری لە ئەمن ئاسایش وڵاتان بکەن لەوە ترسان کەوا هەر گۆڕانکارێک نەخشەی جوگرافی لە ڕۆژهاتی ناوەڕاستدا لەوانەیە مەترسی بۆ سەر بەرژەوەندی سیاسی و ئابوووریەکانی ئەو وڵاتانە هەبێتن بۆ ئەوەی ئەوان جارێ بەرچاویان ڕوونیە کە ئەو هەرێمان هەرێمێک دروست دەبێت هەرێمێکی دیموکراتی هەرێمێکی بەپێی ئەو سیستەمەی کە دروست دەبێت هەرێمێک کە نابێتە مەترسی بۆ سەر وڵاتانی دراوسی خۆی نابێتە مەترسی بۆ سەر بەرژەوەندی وڵاتان بۆیە ئەمە جارێ هێشتا زوو بوون هێشتا وەکو دەڵێن نەکوڵی بوو بەتەواوی نەگەیی بوو ئەو هەرێمان بۆیە
کۆمەلگای نێودەوڵەتی پێی چاک بوون زاری هێشتا ماوەیەکەش لەگەر وەزعەکە بڕۆن بۆ تا ئەو کاتێکە فعلا زروفێک دۆخێک دێتە پێشەوە کە هەرێم دەتوانێت ئەو کاتە لەسەر پێی خۆی بوەستێ و هەرێمێک دەبێت کە فعلا دەتوانرێت بێتە ناو مەحفەل نێودەوڵەتی و بێتە ئەندامێک لە خێزانی کۆمەلگای نێودەوڵەتی ئەو کاتە دەکرایانی بەڕاستی ئەو دان پێداهێنانی نێودەوڵەتیە بەدەست بێنێت کە هەرێم دەویست بەڵام کە ئێستا بۆ شێوەی لێ هاتووە ناچار کۆمەلگای نێودەوڵەتی تعامل لەگەڵێک پارچەی خاچ عێراق دەکەن لە چوارچێ ئەو دەستورێک کە کوردیش دەنجی پێداوە بۆ ئەوەی هەموو ئیستحقاقە دەستوری و یاسایەکانی خۆی لەم دەستورەدا تحقیق بکاتن و دوجار وردەوردان بە پەیژەی مافەکانی خۆیدا هەڵگەڕێتە ئەو کاتەی دەفەتێش کردێتە پێش و کە دەڕەخسەی کۆمەلگای نێودەوڵەتی دان بەو چوارچێوە ئەو قەوارە سیاسیە دابنێ کە پێدەوترێت دەوڵەتی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءالله. ئێمە لەبەرەوەی کە خاوەنی کیانێکی سربەخۆ نین و لەبەرەوەی کە نەبووینەتە ئەندام لە کۆمەلگەی نێودەوڵەتی بۆیە نەمانتوانیوە سوود لەو بنەما یاساییانە وەربگرین کە بۆ هەر کیانێکی تایبەت دروستە بێ. بۆ نمونە پاراستنی ئاسایشی نێودەوڵەتی پێویستە ئەو دەوڵەتە ئەو کیانە ئەندام بێ. ئێمە ئەندام نین تەنها لە چوارچەوەی عێراق توانیوانە ئەگەر ئەو ئاسایشی نێونەتەوێ بپارێزرێ. لەبەرەوەی کە هەژمونی هەرێمی کوردستانیش ماوەی 23 ساڵی ڕابردوو لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقییانە بە خۆمان خۆبەڕێوەبەری بووە. دووبارە خۆشمان نەمانتوانێەوە ئەم پاراستنی نەتەوەی و نیشتیمانی خۆمان بپارێزین بۆیە بە ئاسانی دەستێوەردان هاتوۆتە ناو هەرێمەکەەوە دەستێوەردانی جۆرا و جۆر کە زۆر بە ئاشکرا هەستی پێکرێ لە تاکی کوردیە. ئەبینی هیچ ینی زۆر بە کەمی تاکی کورد هەست بە سربەخۆی خۆی ئەکاوەکو تاک یاخود خێزانی کوردی. ئەوە ئەنجامی ئەوەیە کە کللتوری وڵاتانی دەوروبەر چ لە ڕووی فەرهەنگیەوە چ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ژیاری و زانستی و کۆمەڵاتیەوە ئەبینی تەواو کاریگەری خۆی کردێتە سەر کۆمەلگەی ئێمە. بۆیە ئەبینی ئەو پاراستنی ئاسایشی نەتەوەی زۆر لاوازە و نێودەوڵەتیش نەیتوانیوە هێزە نێودەوڵەتەکان نەیانتوانیوە ئەمە ئەو یاسایی کە وڵاتانی کە پەیڕەویان کردووە و نیان هێشتۆ تەجاوز یەکتری بکەن نەیانتوانیوە بۆ ئێمەش هەمان ئەو یاسایە پەیڕۆ بکەین لەبەر هەم لەبەر زوعفی خۆمان هەم لەبەر ئەو نەبوونی ئەو کیانی کە ئێمە چەند ساڵە هیوای بۆ ئەخوازین و بەڵام ئەبینی خۆمان لە دەستی خۆمانی ئەدەین. بە دڵنیاییەوە بوونی کیان و سەربەخۆی بەڵام پێش ئەوە پێویستە بنەماکانی ئاسایشی نێونەتەوەیی لەناو خۆدا پارێزراوکەی. پێویستە بنەماکانی دەوڵەتی بوون. ئێمە یەکێک لە کێشە گەورەکان کە ئێستا نیمانە و شکستمان هێنا لەوەی کە ئەو ڕیفراندۆم بەرەو سەربەخۆیی بڕوە نەبوونی ئاسایشی نەتەوەییە نەبوونی ئاسایشی نیشتیمانیە چوەکو مەبدە و هەروەکو میکانیزم و دیسپلینێکی تایبەت کە دیاری کراوە بۆ هەر دەوڵەت و قەوارەیەک.